بە 180 دێ باشتا و پێنج دەدەین ناوە لە بە 82 باشتا و دوی دانە باشتا و پێنج باشتا و دوی 82 دەرەمەکرد نادەوێت بنویسە باشتا و پێنج بنویسە. هەر شەش لەسەرێک بنویسە بنووسە بنویسە 85 بنویسە هەر چاری بنویسە حاجی خەیلانی هەر شەش قطعی بنویسە شەش قطعی بنویسە کاکە هەر شەش قەت بنویسە حاجی خەیلانی بنویسە ڕای هەموو بازارەکان هاتە ئەو بازارڕەوی پارە لە بازاریە و خەلک حکومەتەکەی خەلک حزۆر بدە حکومەتەکەی دڵخۆشە و ئەوە ژینی محاشی موچەی لە گۆڕێ موچە دێت و ئەوەی بازارەکە و هیچ تەحسیری نییە هیچ تەحسیری نییە لەبەر ئەوەی فەرمانبەر تەبی بکرێتە سەنەت ئەگەر نەکرێت سەنەت لە فەرمانبەری نافرۆشێ لەبەر ئەوەی قلک دێ کابرا سیقەی بۆ مامەسایە نییە تەبی بچیتن کومپیارەی بکات تەبی بچی وەکالەی بکە ئەوە سیقەی نییە تەبی بکرێتە سەنەت کە کرا سەنەت یەکسەر کابرا لێی دەکرێت ئەگەنا لێی ناکرێت ئەوێ مەوزوعەکە بە هیچ تەحسیرێکی لەسەر ئەو زەویانە ناکە لەبەر ئەوەی ئەو زەویانە مەلاکن مەلاک جێگای سومعەیە سیقەیە بە چل وەرەقەی خراپترین حرد خراپترین حرد بە 140 وەرەقە دۆلاری وای مەسەلەی تاپۆکردن لێرە حکومت بڕیارێکی باشیدا دوو چین هەردوو حکومت چینی هاوڵاتیش سوودمەند بوو ئەو کارتی هەبوو تەنیا کارتێک ڕسیدی نەبوو بەڵام ئێستا هەمووی دەکاتە سەنەت لە سەنەتەکە کابرا دەچێت پارە دەدا حکومت سوودمەند دەبێ هاوڵاتیش سوودمەند دەبێ هەردوو لە هەر سوودمەند دەبن ئەوێ ئەو هاوارەوەرە ئەوە ڕقەمە حاجی خەیرانی لێرە ئەوە دەکات ئەمە ئەستا کابرا دێتە زۆری حردی کڕیە بە 40 وەرەقە دۆلار دێتە زۆری بە 180 وەرەقە دۆلارە دری خۆشە ئەوە کاو خلاص بڕێ هیچ تەشی دینی لە چینی تاپۆکردن هەردوو چی سوودمەند دەبن حکومت پوسولێدا پارە سەرفکردنەکە هەم سوودمەند دەبێ خەڵکەکەش سوودمەند دەبێ لە چی کارتێکی دەیکاتە سەنەت بە پارێکی زیاتر دەیفرۆش ئەوە کورە ئەوە چەندە بینە 50 وەرەقەی بینە دەی هێنە بینە یا ڕەبی بینە بابێ ئەوە 6 قەتعەکە بوو